بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. من پارێزەر عەبدوڕەحمان خالید محەممەد کاندیدی ژمارە 7 لەسەر لیستی 147 کۆمەڵی دادگەری کوردستان بازنەی سلێمانی هاوڵاتیانی خۆشەویست بە دەنگی ئێوە لە کاری داهاتووی پەرلەمانیدا بەڵێنتان پێدەدەم بە پشتیوانی خوای پەروەردگار ڕوبەڕووی دەسەڵاتی یاساشکێنی بمەوە لە هەرێمی کوردستان کە لە ماوەی 33 ساڵدا بۆ بەرژەوەندی حیزب و بنەماڵەیان یاسایان بە باڵای خۆیان داتاشیوە. خوشک و برایانی ئازیز، کاری پەرلەمان بریتیە لە یاسادانان و چاودێریکردن. منیش بە پسپۆڕی و شارەزاییم لە یاسادا هەروەها بەتوانا و ئەزمموی ڕابردووم بەڵێنی ئەوەتان پێدەدەم ئەگەر دەنگم بدەنێ هەوڵ دەدەم بۆ هەڵوەشانەوەی ئەو یاسا و ڕێنمایانەی کە سەدان کێشەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە بە شێوەیەک تاکی ئەم هەرێمە لە ڕۆژی لەدایک بوونیەوە هەتا ڕۆژی مردنی ژیان بە قەرزاری بەڕێ دەکات.